هەر دەستە و ڕۆشنبیرەکان نییە کە دەستیان بەو کارە کردووە لە دوای گرژیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و هەواڵانی پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە ئێمە وەکو هەستەشی نیشتمانی بە کەوتی نەگەر هەر ئێمەش نەبووین زۆر وڵات پارێزی تریش هەن لەوانە ژنانی سربەخۆی کوردستان زۆر ژن هەن سربەخۆنە و سەر هیچ پارتێک نینە و هەواڵانی هەدەپەش لە ڕێگای خۆیانەوە کە لەگەر حیزب و لایەنە سیاسەکانی کوردستانی کەتینە گفتوگۆ لەو مەسئلەیەدا و حەولیاندا کۆبوونەوەکی سیاسیش کردیان ینی یەکەم کۆبوونەوەیان کردەوە بەرنمەیان هەیە کۆبوونەوەی تریش بکەن ئێمەش لە لای خۆمانەوە وەکو کۆمەڵێک خەڵکی هەم نووسەر هەم ڕۆشنبیر ئەم مامۆسای زانکۆ لەو خەڵکانی کە وڵات پارێزن کار بکەین لەک لەسەر ئاستی باشووری کوردستان بەرکو هەر چار پارچەی کوردستان بۆ ئەوەی ئەو گرژیانە یەکەم لەمە گەشەی زیاتر نەکات و چارەسەری بۆ بدۆزرێتەوە بە وتوێژ لەگە هەردوو لایەن تا ئێستا ئێمە توانیتمان کۆمەڵێک خەڵک لە هەر چوار پارچەی کوردستان کۆ بکەینەوە هەوڵ بدەین دەستەیەکیان لێ هەڵبژێرین لەو دەستەیەدا ئەو دەستەیە کار بکاتن بۆ ئەوەی بتوانێتن چاڵاشەکانی خۆی بەردەوام بکات یانی چاڵاشەکانی خۆی زیاد بکاتن بۆ ئەوەی ئەو گرژێ ئێستا کە لە نێوان ئەو دوو حیزب هەیە خەڵکێکی ئاگر خۆش دەکات دەبێت خەڵکیش هەبێ ئاگرەکە خاموش بکاتن دەبێت خەڵکی شەوێتن دژمن حەول بدا دژمن بە خۆمان خۆش نەکەین داگیرکەران بە خۆمان خۆش نەکەین ئێستا کە کارەکە گەیشتە ئەو دەرەجەیەی کە ئێمە بکەوینە واری پراکتیزەکردن لە بواری چاڵاکی لە بۆ هەم شەڕ ڕاگەیاندن ڕاگرتن هەم خاوکردنەوەی ئەو گرژەیە کە لە نێوان ئەو دوو حیزبە ڕووی داوە وەلا لێش ناشێرم و هەر ئێمە نین بەتەنیا وەکو باسم کرد کۆمەڵێک ژنی سربەخۆ و ئازاتان و حیزبەکانی سیاسیش هەمان هەوڵیان هەیە و لایەن هەواڵانی هەدەپەی یەکەم کۆبوونەوەیان ئەنجام داوە ئێمە بە تەنسیق لەگەر هەردوو گروپەکەی تر ئێمەش کاری خۆمان بەڕێوە دەبین خۆی لە هێشتان ئێمە خەریکی خۆڕێخستنین سەرەتای دەستەی کارجێڕینیان دەستەیەکین وەک سەرەتایەک کە دوای ئەوەی دەستەکەمان هەڵبژارد ئەو کاتە پێتەبعەن دوو هێزی سەرەکی هەن کە ململانەکە لە نێواندایە ئەویش وەکو باسمان کرد پەکەکە و پارتی دیموکراتە ئێمە سەردانی دەبێ هەردوو لایەن بکەین لەگەڵ هەردوو لایەن گفتوگۆ بکەین لەگە هەردوو لایەن قسە بکەین ئەوانە هەریەکە و قسەی خۆی هەیە هەرێکە و ڕێی خۆی هەیە هەریەکە و بۆچوونی خۆی هەیە دەبێ حەول بدەین ڕۆڵ ببینین بۆ ئەوەی بتوانین ئەوەلەن وەکو دیسان باسمان کردەوە لەوە پێشتریش ڕێگە نەدەین لەوە گرژەکان تونتر ببی دووەم حەول بدەین کە عەلاقاتێکی ئاسایی بێت چونکە دوو هێزی سەرەکی لە کوردستان ئەگەر پێکەوە ناکۆک بن وەزعی کوردستان تێک دەدەن و بەداخەوە ئێستا لە حالەتی گرژیدانەوە خەرچی و لێشت ناشێرمەوە حیزبیەکان یاخود کادیرەکان کێشیان نییە ئەوەی کێشیان هەیە زۆربەی زۆری لە ئاستی سەرەوەن خەڵکێکن یان دەستەیەکن ئەو کێشەیە دروست دەکەن چونکە کاک مەسعود بەخۆی لە چەندین ڕاگەیاندندا باسی کردووە کە ڕێگا نادەم جارێکی تر کورد بە کورد بکوژرێتەوە کورد بکوژێتەوە باشە لە نەوەت و لە 2002 پارتی دیموکرات کوردستان بە عەلەنی ڕایگەیاند من چەک تەوزیع دەکەم ئەگەر بێت و جێشی تورکی داخل بێ دەبێ ئێمە لە دوو ئەو قسانە بچینەوە دەبێت ساحێبی ئەو قسانەی خۆیان بن و هەوروها لەو ڕۆژانە دیسان هەواڵ مراد قەرێلان لە ڕاگەیەندنەکە داوای لە کاک مەسعود کرد بێتم سەر وەزعەکەی بێتە ئەوەی کە ڕێگە نەداتن ئەو بارە گرژەوە بێ و ئامادەی پەکەکەی نیشاندا بۆ هەموو گفتوگۆیەک بۆ هەموو کارێک کە ڕێگە نەدرێتن ئێمە متابعی ئەو قسانەش دەکەین لەگەر ئەو قسانش دەچین بە دواتچووندا دەکەین بۆ ئەوەی بتوانرێ ئەوەی کە دژمن پێی خۆش دەبێت دەرفەتی پێ نەدەین جارێ ئێمە سەرەتای لیژنەیەک ئەوە کە سەرەتایەک دەستەیەکی وەکو کارژێڕی حەول دەدەین دروست بکەین بەس لە تەنیا لە باشوور نەبێتن هەر چوار پارچەی کوردستان بگرێتەوە خەڵکی پارچەکانی تریش بگرێتەوە ئیتر دوای دروستبوونی ئەوەی ئەو کاتە بە تاکید ساڵاکی شەڕاگرتن عفوم کە ببوورە ئینشاڵڵا قەت نابێتە شەڕاگرتن عفو شەڕ بۆ ئەوەی گرژەکان خاو بکەینەوە لە هەموو ئاسێکدا لە هەموو پارچەکاندا لە هەموو شوێنێکدا دەبێت خەبات بکەین دەبێت جوود بەکاربێنین دەبێت جوود بخەینەگەر بۆ ئەوەی بتواندرێتن ئەو گرژیانە خاو بکرێنەوە.